بەڕای من ئێران دەمێکەوە کە ئۆپۆسیۆنی سیاسی ڕژێمەکەی خۆی لە کوردستانی عێراق نەهێڵێ تاوان لە عێراق پێم وایە بەداخەوە نەماوە لەوێ هیچ بکەیەکیان نییە ئەوەی کە هەیە لە کوردستانی عێراقا مەسەن ئەو زۆرتیژ هێزە کوردیەکانە لە باڵێن لە ناو دووکەوانە مەسەن کۆمەڵەکان و لەگەڵ دیموکرات و لەگەڵ ئەو هێزانەی ترکە هەیە بەتابەتی کۆمەڵەکان گەڵ دیموکرات کە تاوان دیموکرات لە زۆرتر لە منطقەی دەسەڵاتی پارتیەوە کۆمەڵەکان ژێر منطقەی دەسەڵاتی یەکێتین تاوان ئەوە هیچ ئێران ئەوێت کە هەتا اتفاقای لەگەڵ یەکێتی اتفاقای لەگەڵ پارتی لەگەڵ ئەخیر جارکە نێسیر بارزانی سەردانی ئێرانی کردووە لە مەسلەی هەتا مەسلەی هەڵبژاردن مجموع ئەوە بکە دادگای فیداڵی نەوێک مجاملەی پارتی کرد و نەوێک بڕیاریەوەی کە قەرار بوو انتخاباتەکە بکرێت دوایان خێز مەسەن تا کۆتاکان بە جۆرێک ترتیب کردەوە ینی بەڕای من ئەوە بوو کە لەو کاتە ژووتمان کە حتمما بێت لەژێر لەناو هینەکانە کۆریدۆرەکانە شتێک گوزەرابێت حتمما پارتیش بە جۆرێک موافقەی کردو کە لە چوارچێوەی کانەتەکانی خۆیە ئەویش حتمما محدودیت بۆ حیزبی دیموکرات پێک بێنێت لە مقڕەکانیان کە لە منطقەی کۆی لە منطقەی دەسەڵاتی پارتیە بەڵام ئەوەی کە لەم ڕۆژانەیە زۆرتر بازەکرێت ئاسایشێکی داوای لە کۆمەڵەکان کردو کە زرگوێز چۆڵکن من پێم وایە کە تقریبا یەکێتی بەشوی گشتی لە باوەشی ئێرانە هیچ کەسێک لەمە ینی دوودڵی نییە مەسەن ئەگەر هێشتا پارتی بە جۆرێک ینی خەیتێکی هێڵێکی گرنگی بە تورکیاوە باڵێن بەستۆتەوە بەتەواوی نەچۆتە باوەشی ئێرانەوە بەڵام بەڕای من یەکێتی نیشتیمانی بەتەواوی چۆتە باوەشی ئێرانەوە بۆیە یەکێتیانی لەو پۆزیشنە لەو موقعەتان نییە کە سەربایەت لەوەی کە ئێران داوای شتێکی لە بکاو نەیکات بەڵام ئەویش بەپێی دۆخی ناوخۆی خەڵکی کوردستان ئەم کارانەکە حکوومەت ئێران ئەوێت کە بە هیچ شوێک ئۆپۆزیسیۆنی سیاسی لە منطقەی دەسەڵاتی کێتیان نەمێنێت بە هیچ شوێک لە کوردستان عێراق نەمێنێت بەتابەتی لەژێر دەسەڵاتی کێتی ئەوەی کە تا ئێستا نەیتوانیوە بەڕایمەوە کە یەکێتی نەیتوانیوە نەیتوانم داواکاری جمهوری ئیسلامی جێبەجێ بکات بە حکمەوەی کە بدەوێنێت ئەمانە مەسەن کۆمەڵی حزابی سیاسی کوردستانی ئێرانن کە لەباری هەتا مەسەلەن نەتەوەیی بێ لەباری عەتفی هاوڵاتیانی کوردستانی ئێران بۆ کوردستانی عێراق بۆ ئێران بێ لە زۆر مەسائل ئەمانە هەمووی تەمەن تەسیری هەیە و کاریگەری هەیە لەوەی کە ئەنی یەکێتی نەتوانێت مەسەلەن ئاوا بەبێ بێشەرمانە بەبێ حساب و کتاب پەراماری ئەوان باد وەم قەڕەکان دابخا بەڵام حتمما هەنگاو بانگافشاری بەسەر ئەوان هێناوەوە بە جۆرەگەوانی کلک و باڵ کردبوو دەورانێک مەسەن بۆیان نەبووکان فعالیتی چالاکی عسکەری لە ناو ئێران بکەن و تەنها لەم قەڕەکانە بمێنەوە تەبلیغات و پرۆپاگاندای سیاسی بکەن یعنی لەم قەڕەکانی خوانە دواتر ئەوانەشیان لێسەندنەوە کە ئەبێ مەسەلەن هەتا منەوەی کە ئاگادار مقابلەیەکی ئیبراهیمی عەلیزادە سکرتێری کۆمەڵەی سازمانی حیزبی کۆمۆنیست کاڵێمە ئەوەی زلگوێز کامانە تەنها بڵێن وەکو بڵێن کۆمەڵێک خەڵکی مەدەنی لێیە کە تەمان ئەمە پێشتر مخەڵی سەرکردایەتیان بۆ لێ مەسەن هێزی چەکداریان هەبووە تا تەدریباتیان تیا کرد ڕەنگە ئەمەشیان نەمابێ ینی تەنها بەسەن ئەگەر چەند چەکدارێکیانە بێ حیمایە بۆ خەڵکە ئاوارەی کە لەوەیە بەڵام یەکێتی داوای ئەوە شێکێکوانە چۆڵکەن بچنە عەربەت عربەت یا مەسەن شوێنی تر وە بە جۆرێکە تا دیموکراتەکان لە منطقەی کۆیە لە کەمپێکە لەژێر چاودێری وێنە یعنی ئێستا بە جۆرێک ئەوان لە منطقان لەو شوێنانە کە هەن یعنی لەژێر چاودێری خوانە وە جۆرێک یعنی هینیان هەیە باڵێن خوان کۆنتڕۆلی دۆخی خۆیانەکەن هەم دیموکراتەکان هەم کۆمەڵە بەڵام ئەمەی ئێستا ئەم فشارەی دووەم کە لەم ڕۆژانە ئاسایشی کێتی داوای لە کۆمەڵەکان کردووە کە ئەو شوێناش چۆڵکەن بێنە منطقەیە کە UN بۆ هەندوستانی بە تەواوی بن بە مەجموعەی خەڵکی ئاوارە کە لەژێر ینی چاودێری UN بن هەموو جۆرە چالێکێکی سیاسیان لێ مەمنوعکرێت و بەڕای من حتمما ئەمە دۆخێکی نالەباریان بۆ دروستەکات یعنی هەتا ئەوەی کە مەسەلەن تا ئێستا گەر بوار هەبوو بێ بۆی کە سەرکردەکانی ئەمانە بێتەوە کوردستان عێراق بۆ چالاکی سیاسی بکەن دەستگای ئەلامیانە بێ رادیۆیان بێ ئەمانەشیان لێ ئەفسەنەوە ئەنی بە جۆرێک قەدەغەی هەڵسوانی سیاسیانەکەن لە کوردستان عێراق ئەمە بە بڕای من خواستی جمهوری ئیسلامیە و ئێستا یەکێتی نیشتیمانی خەریکم خواستە جێبەجێ بەڕای من جمهوری ئیسلامی زۆر کێشەی لەوە نییە ئەمانە و ئاوارە کەم ینی ئاوارە لە کوردستان عێراق بن لەژێر چاودێری وێنە ڕەنگە ویژ ئێستا و تەڵەبە نەکا کە بڵێ مثلا ئەمانەمە بۆگە و تەسلیم کاتۆ کازانێ مە ممکن نییە یەکێتی ناتوانێت ئەمە کە کەس خەڵکی کوردستان عێراق ئەمەی لێ قبوڵ ناکەن بە هیچ شێوەیەک بەڵام ڕەنگە ئێستا مەسەلەوەی کە بیان بن وەکو مەجموعەی خەڵکی ئاوارە لە چەند وەردگایەکە دایان بدەن ئەمە ئێستا بۆ یەکێتی یعنی قابلی کردن بێ بەڵام بە بڕای من ئەمەش یعنی پێویستی بە ڕەتفعل و بەکاردانەوەی خەڵکی کوردستانی عێراق بەڕاستی ناکرێ زین جۆنە ئەنی من ناڵم لە ڕووی ئیحساساتی قەومی ناڵم لە ڕووی کە مەسەن خەڵکی کوردستانی عێراق و ئێران بە جۆرێک بەهەت بۆ جۆرێک مەسەن توخوان بڵێن نزیکایەتیەکەیە هاو بەرژەوەندیەکەیە مەسەن خەڵکی کوردستان عێراق لەژێر چەوسانەوەی قەومیان بوون و ئێستاش لەژێر مەسەن ینی کێشەیەکی قەومیان هەیە کەم کێشەی هاوبەشە لەگەڵ خەڵکی کوردستانی ئێرانە بەڕاستی کێشەیەکی هاوبەشیان هەیە مەسەن من لەباریەوە ناڵم کە ینی ڕوانگەیەکی ناسیۆنالیستی بەڵام
ینی بدەوێنە دێ هاو کێشەیەکیانەیە کە کێشەی قومی کوردە ئەوانش لێ زۆڵمی قومیان لەسەر ئەمیش لێرە زۆڵمی قومی لەسەر بۆ ئێستا کێشەکەی تا حل نەبوو قەزەی کوردێک لای نەبەتەوە بۆی بە جۆرێک ینی تام لەم بارەشم ینی نوعێک مەسلحەت هەیە ینی مەسەن کورد خەڵک کوردستان عێراق بێ دیفاع لەوە بکات کە ینی ئۆپۆزیسیۆنی سیاسی کوردستانی ئێران حەقی ئەویانەیە کە لە کوردستان عێراق چالاکی بکەن بەڕاستی ئەگەر وای ترم حکومەتی کوردیە چییە ینی کورد خەڵک کوردستان عێراق بێ پرسیار بکەن بابێتەوە چین ئەگەر ئێوە ینی هێزێکی ینی ئەگەر جمهوری ئیسلامی حاکم ئیتر ڕایگەن کە ئێوە با بەشێک لە جمهوری ئیسلامی ئیتر باسی حکومەتی کوردی مەکەن ئەمە ینی مەڵێن ئەمە حکومەتی کوردی ئێمە حکومەتی کوردیمان دروستکەوە بڵێ بابە ئێمە بەشێکی لە جمهوری ئیسلامی ینی ئەگەر بمعنى ئەگەر چۆن ئوستانداری سنە محافظی سنە سەر بە جمهوری ئیسلامی ئیتر محافظی سلێمانی ئەوە جمهوری ئیسلامی دێنێ و یەکینچ با بڵێ ئیتر بەشێکی لە جمهوری ئیسلامی لە پاسدار و لە حەشدی شعبی و لەمانە ئەمە ئیتر ئەلانی کەن ئەمە بەڕاستی دیعای قومی و جار مەسەب سەرۆکەکان باسی چوار پارچەکە و ئێمە هەر کوردین هەر کورد دەبین ینی بەڕاستی ترم ئیدعای بڵێن بابە ئێمە خزمەتکاری جمهوری ئیسلامی و چۆن ئەوانی کە لە سنە و لە مەریوان لەکوێ خەریکن ئەو کورد زمانانی کە خەریکن جمهوری ئیسلامی ینی وڵاتی جمهوری ئیسلامی تر ئەوەش بڵێن ئەمە نوێنەری جمهوری ئیسلامی ڕایگەیەن ئەمە بەبڕای من قابلی قبول نییە و خەڵک کوردستان عێراق نابێ قبولی بکەن ینی ئەو هێزانە ئۆپۆزیسیۆنی سیاسی ڕژێمی ئێران لە کوردستان عێراق بێ ئازادی تەواوی هەبێ چالاکی سیاسی خۆی بکە جەریدەی هەبێ ڕادیۆ هەبێ کۆبوونەوە بکە کۆڕ بگرێت ینی ئەوە بێجگەلەوەی کەوان حەقیانێ لە کوردستان عێراق چالاکی سیاسی بکەن ئەوان زوڵمیان لێکرێت کە کراون ئەمدی و سورەکانە و ڕێگەی چالاکی سیاسیان لێ ناکرێت ئەوە ڕژێمی ئیسلامی ئێرانە کە بەڕاستی جریمە بەرامبەر بە خەڵکی کوردستانی ئێران و جریمە بەرامبەر هێزە سیاسیەکان و ئەبێ مافیان باتێک کە لە کوردستانی ئێران هەڵسوڵان بکەن ئەوان کە بە ناچاری هاتن لە کوردستان عێراقەوە بەڕاستی لێرە مافیانەیە و پەنابەری سیاسی ئەمانە گەر پەنابەری سیاسی لە کوردستان عێراق مافی چالاکی سیاسیان هەیە مافی هەڵسوڵانی سیاسیان هەیە بۆیە بەڵای من بە هەموو شێگەمە ئیدان جێگەی ینی سەرکۆنەیە ئەم هەڵسەری ئەڵێسەی یەکێتی نیشتمانی ئەبێ ئیدانە بکرێ ئەبێ لێ قبوڵ نەکرێ وەی بەڵای من خەڵکی کوردستان هەموو هێزە سیاسیەکان ئەوەی بە تۆزێک هەتا شەرافەتی ئەوەی تابێت کە خەڵکی کوردستانی ئێران لە ئاوارەبوونەکە بە هەموو شتێکی هات دیفاع لە خەڵکی کوردستانی عێراق کرد ماڵیان خسەر دەرگای ماڵەکان بۆ ئێمە کردەوە بەڕاستی ینی بەڕاستی ئەگەر هاوڵاتیانی کوردستانی عێراق ئەمەیان لە بەرچاو نەبێ و ئەگەر ڕوبەڕووی یەکێتی نیشتیمانی و هەتا پارتیژەکە بیانەوێت محدود بۆ دیموکراتەکان پێک بێن و محدود بۆ ئۆپۆزیسیۆن سیاسی ڕژێمی ئێران پێک بێن بەڕاستی بە لیان قبوڵ نەکرێت و بەڕاستی بە پێویستە خۆپیشاندانی گەورە بکرێت ینی مەسەن بۆ خەڵکی کوردستان ئەمە ناکانی نازانم بەڕاستی تاکەی ئەمە قبول کرێت لەمانە کە زین چۆنە نان تەبڕێ ژیانی نەکات کارە هیچ شتێک ناتێ و اینجا ئەبێ بە نۆکەری وڵاتانی دەوروبەریش بەڕاستی جێگەونێک ئەمە لێ قبولکەوە بەڵام هەر هێزێکی سیاسی جدی یەک تۆز دیفاع لە کەرامەتی خەڵکی کوردستان بکە و دیفاع لە حیسەتی خەڵکی کوردستان بکە نابێ ئەمە قبول بکات چونکە بەڕاستی ئیهانەیە بەر لە هەموو شتێک ئیهانەیە بە خەڵکی کوردستانی عێراق خەڵکی کوردستانی عێراق مەسئولیەتی لە سەرشانە بەرامبەر بە خەڵکی کوردستانی ئێران وەکو گوتمەوان لە ئاوارەبوونەکە دەرگای ماڵەکان بۆ سەرپشت و بێجگەلەوە کێشەیەکی مشتەرەکیان هەیە زوڵمی قومیان لێیە چیە زوڵمی جمهوری ئیسلامی ئێران سەرکوتیەکان لەسەر هەتا مافی خوێندن بە زمانی کوردیان لێ نەکات چەندین هەسوڕاوی سیاسی لەسەرەوەی کە بە کوردی مامۆسای زمانی کوردی لە زیندان نەکەن بەڕاستی شەرمەزاریە بۆ یەکێتی نیشتیمانی و بۆ پارتی و بۆ هەر هێزێکی تر کە لە پاڵ جمهوری ئیسلامیە ئەم زەختە بکات و ڕێگری لە ئۆپۆزیسیۆنی سیاسی ئێران بکات بۆ هەسوڕانی سیاسی لە کوردستان عێراق نابێ قبول کرێەوە بەڕاستی شەرمەزاری و ئەتوانم بڵێم ئەمە حەقارەتێکە کە قابلی ناتوانێت بە هیچ زمانێ وەسف